ئەم بۆردانە و کڕیوە و نازانی چۆن سوودیان لێ ببینی طبعاً وازانن ئەم بۆردانە تەنها بۆ خوێندکارە من ئەمڕۆ پێتان ئەڵێم چۆن ئەتوانن سوودی لێ ببینن وەکو مامۆستا یانی شۆک و کەسێکی ئاسایی لە دواترا باسی سوودەکانێکم بە خوێندکار سەرەتا من هەنێ ڕۆژ بۆ نووسینی پلانەکانی ڕۆژانەم ئەم بۆردانە بەکارهێنم واتە کارە گرنگەکانی ڕۆژەکەمی لەسەر ئەنووسم و لەسەر مێزەکەدای ئەنێم تا چەند جارێک لە ڕۆژەکەما چاوم پێ بکەوێ هەنێ جار بۆ نووسینی بیرۆکەکانم بەکارهێنم هەموو کات دەفتەر و قەڵەم و وەرەقەم لا نییە بەڵام بەکارهێنانی ئەم بۆردا زۆر ئاسانکاریە بۆم یاخود بۆ فێربوونی زمانی بیانی دڵخوازی خۆم بەکارهێنم ئەو شانی کە لەو ڕۆژەیە ئەمەوێ لەبەری بکەم لەسەر بۆردەکە ئەینووسم پاشان مانا کوردیەکەشی لێلاکەی تری ئەنووسم ئەگەریش خوێندکاربی ئەتوانی بە تایبەتی بۆ وانەی بیرکاری بەکاری بێنی بۆ شیکارکردنی بابەتە زۆر قورسەکان یانیش بۆ نووسینی یاسا قورسەکان وەکو یاساکانی بیرکاری و فیزیا و کیمیا واتە بۆ نووسینی تخم و ئاوێتەکانی کیمیا کە دواتر لە بەرکردنیان ئاسانترە بێت هەروەها ئەگەر لێژەیی بن ئەتوانن بۆ وانەکانی جوگرافیا و مێژوو بەکاری بێنن کە جێگرەوەیەکی تەواوی دەفتەری مسۆدەیە چونکە وەکو ئەزانن نووسینەوە تێگەیشتن و لەبەرکردن زۆر خێراتراکە لە ئێستا بدو کوالەتی لەمان بەردەستا خۆمان زیاد لە ساڵێکە بەکاری هێنین اینجا بۆ ئێوەمان پێشنیار کردووە بە چەند قەبارەیەکی جیاواز لەمۆم بەردەستا بۆ داواکردنی ئەتوانن نامەمان بۆ بنێرن هەروەها بۆ زانینی نرخی سەرجەم بابەتە قرتاسیەکان و بابەتی مێز و کورسەکانمان ئەتوانن جۆنی تەلەگرامەکەمان بن بە ناوی کاندڵ ستیشنەری